یەک نمونە توانێت جوابی ئەو قسەیە باتەوە، ئەویش ئەوەیە کاتێک بە جەنگ تالیبانیان دەرپەڕاند، طبعاً تالیبان نەفەوتاوە خۆی گیر کردبوو لەو شاخانە و بەشێکی لە نێو پاکستانە بوو، بەشێکی لە وڵاتانی خەلیجەوە لەبارە سیاسیەکەیەوە سەرپەرشتیانە کرد. وەختێک ئەمریکا لەبەروی شکستی سیاسی هێنا لەو پرۆسەیە، وەختێک دەستی تالیبانەکانی گرتەوە، خۆ دۆستەکانی ئێوەی فریان نەکەوتن، بازێکیان فریان نەکەوتن، ڕاکن بەرەو کۆپتەرەکانیش هەڵبێن. ئەم مەسەلەی ئەزانین چۆنە؟ ئەمریکا ئەگەر ئێستا لەژێر ناوی منێ خەمە ناو کۆتیشن قەوسەوە با بڵین پاراستنی کوردستان هەبێکە وانە بۆ ئەوەیەتی کە ئەم شاگردانی لەم ناوچەیە هەتا ئەو ئێوێ بەکاریان بێن. ئەگەر سبەینێ ئیستقرار و ئەمنیەت ناوچەکەی گرتەوە عێراق پێویستی بۆ شتە بوو کە حکوومەتیشی مەرکەزی بێەوەیتر دەست بکەنەوە بە پرۆسی ئیسtisمارەوە خۆشیان پێڵەن ئاوادانکردنەوە و ئەنواع شەریکات بێ و جەنگیانە لەسەر و شەریکاتی چ هێز و قوتبێک زیاتر و زۆرتر بێ لە عێراقا. ئەگەر ئەمە بوو ئەمە بە زەرورەت ئەوەی چەککردنی ئەمانی ویست خۆیکە بۆ نیکە هەتاکو دوێنێ هێزەکانی سووریا دیموکرات و پێش ڕژێپەگە و ئەوانە دۆستایەتی یانە کرد و هاوپەیمانی بوون حتا هاوکاری لۆجیستی پێدان وایە، بەڵام وەختێک خۆی ئەحمە شەرعی کۆنە داعشی هێنا کردیەوە بەدەسەڵات وتی ئەوە بەتان نییە تەواو دانیشن کاتان تەواو بوو پرۆسەکەتان تەواو بوو پاراستنی چی کردنی بە بەشێک لەو هینە ئەوە کۆزانی چی وایە وەکو شەترەنجێ بکەی لە پێناوی ئەوەیە کە تۆ با بڵێن بڕۆی پاشای بەرامبەر هین بکەی لەم لە قوربانی بە قەڵایەک و وەزیرێکشت بدەیت بۆ ئەو هیچ مهم نییە ئەوەی بۆ مهمە خۆی بگاتە خانەی پاشای ئەو بەر بارحاڵکە بەژۆندیە ئابووری و ئاسایشی و سیاسی و هەیمەنەکەی خۆیەتی بۆیە بە بڕوای من ئەو قسەیە دروست نییە بە بۆنی ئەمریکا ڕووی هەر شوێنێ کردبێ ئیستقراری تیانە بووە ئەمە مێژوو سەرماندوێتی ئەمە مێژوو سەرماندوێتی لە جەنگەکان و لە هەموو وڵاتانی دنیا و لە هەر شوێنێکەوە بە ناوی جەنگەوە یا بە ناوی گوایە بەردنی دیموکراسی و کردبێتی هیچ کەس ئەمە نەزانێ نمونونەکە لە کۆمەلگای عێراق و کوردستانە زۆر بەداخەوە بە مەرگی خەڵکی بێتاوان بە مەرجی مناڵان بە مەرجی نەخۆش و کەسانی پیر و پەکەوتە تەواو بووەوە بەما قوربانیدانە ئەمەی سەرماندووە ئەم قسەی سەرماندووە کە ئەوان نەخێر ئەمریکا لە هەموو کاتێکا بە شوێن بەژۆندی خۆی وتی